هونەری دەنگ و گۆرانی هەورامی لە دڵداری مرۆڤی شاخاوی و دەنگدانەوەی سروشتی زاگرۆس لەسەر دەمە کۆنەکانەوە چەکەرەی کردووە و ناسنامەی ڕەسەنایەتی ناوچەکەیە. ئەم هونەرە لە ڕووی ئاواز و دەنگەوە بەسەر سێ شێوازی بنەڕەتیدا دابەش دەبێت کە ئەوانی سیا چەمانە و چەپڵە و بەزمە کۆمەڵایەتیەکانن. هونەری هەورامان گۆرانیەکانی زۆرە، تەنها مەسلەی چەپڵە 89 جۆر گۆرانی چەپڵەمانە بێزگە لە گۆرانی خاو و کۆمەڵشتی تر. ئەمەیش وای کردووە کە بڵێن هونەرمەندێکی زۆری تێ هەڵکەوێت. عوسمان هەورامی لە شەستەکانی سەدەی ڕابردوو وە قوتابخانەیەکی گەورەی سیاچەمانە ڕێژکەیەکی نوێی کردەوە تا ئێستاش نەوە لە دوایینەوە هونەرمەندان درێژە بەو ڕێبازە دەدەن. بەڵام ئاستەنگ و پشتگوێخستنی ئەم هونەرە نیگەرانی زۆری لای هونەرمەندانی هەورامان دروست کردووە. پێویستەکە ئێمە لە خۆمانەوە وەکوتم دەست پێ بکەین، پاشان پشتگیری لایەنی حکومی، لایەنی ڕۆشنبیری، سەپۆرتی سەرەکی بکات کە ئێستا دەست بۆ هەر کایەکیان بەریت هۆکارێکەکەێنێتەوە کە ئاڵێ بودجەمان نییە. وەڵا کەس پشتیوانیان ناکەنەوەڵا هونەرمەند وەختی خۆی هەویان بۆ دەرکردین هەنی بۆ هونەرمەندان هەر هەوێکە بوو تەواو هیچتر نەبوو. لە ناوچەی هەوراماندا زیاتر لە 10 ساڵە هیچ کۆنسرت و چالاکیەکی ڕسمی بۆ هونەرمەندانی هەورامان چ کۆن و چ نوێ ڕێک نەخراوە. ئێمە خاوەنی هونەر و ئەدەب و فۆلکلۆرێکی دەوڵەمەنین، بەڵام بەداخەوە ئەم ساڵانەی دوایی ئەکرێ بڵێن پاشەکشەیەکی گەورەمان کردووە و ئەگەر وا بڕوا ڕەنگەنەوەی نوێی ئەم ناوچەیەمان هەورامان هەڵەبجە شارە زوور ئاشنا نەبێت بە ئەو هونەرەی کە ساڵانێکی دوور و درێژ ئێمە شانازی پێوەکەین. لێرەوە نەک داوایان لیەکەین، ئەتوانم بڵێم تکاشیان لیەکەین لەبەرەوەی سیا و چەمانە خۆمان نەزانین ئاوازێکی ڕەسەنی کوردە بە تایبەت هی لە ناوچەی هەورامان نەفەوتیە. جا بۆرێسەیەکەی نرمێگیاوەوانێ خوابان سەرینەوە. بە دوواداچوونەکانی دەنگی ئەمریکا بۆ ئەم گرفتانەی هونەرمەندانی هەورامان گەیشتە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجە. لایەنە پەیوەندیدارەکان داوایان کرد ئامادەکاری بکرێت بۆ ڕێخستنی کۆنسێرتێک تاکو لەو ڕێگەیەوە پشتیوانی ئەم هونەرە و هونەرمەندەکانی بکرێت. کۆنسەرتی تایبەتمان هەبوو بێت نەمان بووە و ئەتوانم بڵم خەلەکە بەشێکی ئەگەڕێتەوە بە هونەرمەندان کە ئەوانش بە خۆیان نەهاتوونەتە پێشەوە و لە ئایندای ئەمە فستیڤاڵی هۆرە و سیاچەمانەمان هەیە و ئەمە لە هەورامان ئەنجام ئەدرێت و هونەرمەندان بێنە پێشەوە ئێمە لە خزمەتیان هەیە. دەوڵەمەندی ئەم هونەرە لەوەدایە کە بەبێ پشتبەستن بە ئامێرە مۆسیقیەکان و تەنها لە ڕێگەی دەنگی قورگ و گەروەوە کۆدێکی نەتەوەی و ڕۆحی لە بەزمەکانی سیاچەمانە و چەپڵەدا پاراستووە. بەڵام ئەم سەرمایە دەگمەنە لە دایەی دواییدا تووشی پاشەکشێ بووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.